بۆ چونکە داوێنی ئینسان بە طەبیعەتی حاڵ پیسە. سێری داوێن کە بزانە خوای گەورە لە چوا دروستی کردووە، لە بینی دووشتی زۆر قێزەونە، لە بینی میز و پیساییە. ئەو شوێنەی کە دەسێ بۆ برد ئیتر لەبێ بچی دەسێ بشۆیت هەتاوەکو بتوانی بیبێ بۆ دەم توونانێکی پێ بخۆیت، هەتاوەکو بڵی دەسم پاکژە کە دەسێ برد بۆ ئەو شوێنە ئیتر ئەم دەسە لە تۆ پیسە بێت هەتاوەکو بە پاکشکەرەوەیە پاکیەکەیتەوە. بۆیە ئەوەی کە پێشتر هەیبوو دەستێکی پاک و داوێنێکی پاک بوو، ئێستا ئەم داوێنە پیس بوو. باشە کورد بۆچی ئەم لەفزە جوانی هەڵبژاردەوە کە پێڵێ داوێن پیس؟ دیارە کاتی خۆی ئەوانەی کە شەواڵیان پیس بووە کونوکە لەبەریان زۆر کردووە، بەناو زێراب و پشتیل و بەناو لیتاوا زۆر ڕۆیشتون هەتاوەکو بگەنە ئەو شوێنەی کە مەبەستیانە و تاوانەکەی تیا بکەن. بۆیە شەواڵەکەیان دایمە پیس بووە، جلەکانیان دایمە پیس بووە. ئەجا پەیوەندی بە داوێن پیسیەوە چییە؟ نەخێر، پەیوەندی بە شتێکی گەورەترەوە هەیە. ئەو کەسانەی کە کوناو کونەکەن و بەسەر شوێنەکانە ئەگەڕۆن دایمە بۆنێکی ناخۆش لە بینی ڕانەکانیانەوە دێ، بۆنێکی پیس، بۆنێکی بۆگەن. چکە بۆ ئەمانە بەردەوام هەڵگری نەخۆشین، ئەوانەی کە تووشی سفلسە بن، ئەوانەی کە تووشی سێلانە بن، ئەوانەی کە تووشی زوهریە بن، ئەوانەی کە تووشی هیپاتایتیس بی ڤایرەسە بن، ئەوانەی کە تووشی هیومان پاپیلۆما ڤایرەسە بن، ئەوانەی کە تووشی کلایمیدیا بن، ئەوانەی کە تووشی ئەیدزە بن، ئەوانەی کە تووشی دایمە تەڕیەک لە ناو زەکەریانەوە هەیە، یاخود تەڕیەک لە دامێنیانەوە هەیە ئەگەر ئافرەت بن. ئەم کەسانە کوردی قەتیاوە، ئەمانی کە بدوای ئەم فعل و فاحیشەیەوەن دایمە دامێنیان بۆگەری لێت، پیسە، ناشیرینە. سایق تەکسیەکم بینی تیکاوتە شەوێکیان نەمزانی ئافرەتێکیان پێ بردمەوتیان ئەو ئافرەتە بەرەو تا ماڵەوەی بگەێنە. منیش ئافرەتەکە لە ڕێگا خۆی پیشان نام و خۆی بۆ دەرخستم و منیش گەنجم خۆم پێ نەگیرا. ئالەو کاتەیە بەخوا چارم نەبوو کاکتۆر، هیچم لەدەست نەبوو، کۆنتڕۆڵم لەدەستدا و لەگەڵ ئافرەتەکەیان کۆبوومەوە. بەڵام ئافرەتەکە ئەو نەبۆگەن بوو، ئەو نەبۆنی پیس و ناخۆش بوو. ئێستا گومانە بەم فەحسی ئایدزم بۆ بکەیت پۆزەتیڤ بم، فەحسێکم بۆ بکە خێرتەگا، بزانم تووشی ئەو نەخۆشیە بووم یان نا. کوڕم تۆ بەم پاکیە ئافرەتێکە ئەمە پیشەیەتی، ئافرەتێکە دوو لە ڕووی ئێوە ئەم شوێنەی وەکو زێراب بۆ گەنوایە، بۆ تۆ خۆ تێترنجان و تووشی ئەم تاوانە بوویتی وەڵای مامۆستا لە دەستم دەرچوو، چی بکەم تازە چۆن بگەڕێمەوە باری پێشوو. بۆیە دایمە ئەمانە ئەو نەبۆگەنیان هەیە، پیسی بۆگەنیەکە بەدامێنیانەوە نەوەستاوەکەی شۆتە شەواڵەکانیان. کاتی خۆشی کورد کەواڵ خۆپی لەبەر کردووە، خامەکەی سپی بووە. ئەو کەسانەی کە ئەم کارەیان کردووە دایمە خام و جل و شەواڵەکەیان پیس بووە، بۆیە پێیان تۆ شەواڵ پیس. واتە لەش پیس نەبوون بە تەنیا کە تاوانەکەیان کردووە، داوێنیشیان پیس بووە، ئەنجا شەواڵیشیان پیس بووە. ئاها کورد سوبحان الله هەرچی کەلیمەی پیس و ناشرینە بۆیان بەکارەهێنێ، هەر قابیلی ئەوەشن. بۆیە بەڕێز دەکەم ئەمە لە کورد لە عەرەبیا پێوتێ فاحیشە، یعنی ئەوەی کە عەقڵ تەقەبولی ناکا، ئەوەی کە فیترە تەقەبولی ناکا، ئەوەی کە دین تەقەبولی ناکا، لەمانە ئەوە شێتەوە. بۆیە شتەکانمان لە ئاسایی نەبێتەوە.